نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست مسلمان برزكان لزنجير باسكان مانا لا رقاكاني قيشتن بپروردگار و نیشانەکانی وەرگرتنی کردەوەکان. لە هەفتەی پێشووە باسی ئیحسانمان کرد، پێناسەی ئیحسانمان کرد و ڕوونماکردنەوە ئیحسان یعنی چی، و گەیشتین بە بازنەکانی ئیحسان یعنی چاکویستی. باسی بازنەی وتمان ئیحسان شەش بازنەیە. بازنەی یەکەمی بریتیە لە چاکەکردن لەگەڵ خودی خۆتە، چاکەکردن لەگەڵ خودی خۆتە. الئیحسان إلى نفسك. ئینسان ئەگەر خۆی چاک نەکا لەکوێ توانێ خەڵک چاککە؟ ئەصلح نفسك وادعو غيرك. تۆ خۆت چاککە، ئەم جا بانگەوازی خەڵکیش بکە بۆ لای چاکەکاری. چاککردن بەوە ئەبێ ئینسان خوا بناسێ بە تەواوەتی ئەو خوایی کە خەڵقی کردووە، چونکە ئەگەر خوات نەناسی برا بەڕێزەکانم ناتوانی خودی خۆتش بناسی. زۆر پێویستە ئینسان هەوڵ بدا، کۆشش بکە کە خوا بناسێ. کە خوای ناسی ئەمجا خۆیشی ئەناسێ، ئەمجا منهەج و بەرنامەی ژیانیشی ئەزانێ. چونکە ئەو کاتە ئەگەر خوای ناسی ئەزانێ خوا بەرەڵای نەکردووە و بەرنامە و پرۆگرامیشی بۆ داناوە کە بریتیە لەو پەیامانەی کە خوای تەعالا ئەینێرێ لەگەڵ پێغەمبەرەکانە. جا ئەو مەسەلەیەکی زۆر گرنگە و ئەگەر خوای تەعالا یارمەتی داین لە کاتێلێکی ترە ئینشاء الله بە درێژی لەسەر ئەو بابەتە ئەچین. دووهەم بازنە لە بازنەکانی ئیحسان چاکەکردنە لەگەڵ دایک و باوکە، هەروەها لەگەڵ ئەولادی شاو، لەگەڵ ماڵ و مناڵی خۆتشا، خێزان و مناڵەکانت. چونکە خوای تەعالا ئەفەرمێ ئاباؤکم وأبناؤکم لا تدرون أيهم أقرب لكم نفعا. يعني مقصد ئەوەیە کە لە یەک مستەوایە چۆن ئەبێ لەگەڵ دایک و باوکە چاکبی، ئاوا ئەبێ لەگەڵ مناڵەکانشتە چاکبی. بەڵام لەبەر ئەوەی باسی مناڵ کەم کراوە لە قورئانە و لە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، و باسی باوک و دایک زۆر کراوە، لەبەر ئەوەی هەموومان بەعادەت لەگەڵ مناڵی خۆمانە چاکە بین، مەگەر هەر کەسێ هەر تایمی تێکچوو بێ، نەفسیەت و دەرونی تێکچوو بێ لەگەڵ ماڵ و مناڵی خۆیان خراپ بێ. ئەگینا زۆرینەی خەڵک لەگەڵ مناڵ و کەس و لەگەڵ مناڵی خۆیان چاکە بێ، بەڵام لەگەڵ باوک و دایکە زۆر جار کە ئەوان ئەگەنە تەمەنێکی گەورە و پیر ئەبن و پێویستیان بە تۆوە لەولاشەوە ماڵ و مناڵت ڕاتەکێشن، یعنی زۆر زەحمەتە ئەو کاتە ئەگەر پیاوی ئەوێ لەگەڵ دایک و باوکیان چاک بێ. بازنەی سێیەم خۆشەویستەکانم کە ئەبێ ئێمە لەگەڵیانە چاک بین و چاکویست بین، لە هەڵس و کەوتمانە لەگەڵیانە، ئەویش نزیکەکانە. طبعا ئێمە دوو جۆر عیلاقەتمان هەیە، دوو جۆر پەیوەندیمان هەیە، پەیوەندی نەسەب و پەیوەندی جوغرافی، یعنی پەیوەندی دراوسێتی. عیلاقەی نەسەب بۆ نمونە برا و خوشک، مام و خاڵ، ئامۆزا و خاڵۆزا، ئەوانە ئەوە پێوتری عیلاقەی نەسەب و پەیوەندی نەسەب. ئەبێ ئینسان بە قەدەری توانە لەگەڵیانە چاک بێ و چاکویست بێ. و پەیوەندی جوگرافیش بریتیە لە دراوسێکانت. ئیتر طبعا لە ئاستێکە دراوسەی ماڵ، لە ئاستێکی ترە ئەگاتە دراوسەی شار، لە ئاستێکی ترە ئەگاتە دراوسەی وڵات. زۆر گرنگە ئینسان حەق و مافی پەیوەندی نەسەبی کە بریتیە لە ئەوەی کە لە ڕێگای باوک و دایکەوە پێگەی پێویستە لەگەڵیانە باش بی و حەق و مافەکانیان جێبەجێ بکەیت، و هەروەها ئەوەش لە ڕێگای جوگرافیەوە گەیشتی بێت. چونکە برای نەجاری وا هەیە دراوسێ لە برا چاکترە بۆ تۆ.
ئەگەر دراوسەیەکی باشت هەبێ لەگەڵ یەکا چاک بن بەڕاستی جێی براو کە سوکارەگرێتەوە بۆ تۆ. لە هەندێک حاڵاتە دراوسەی ماڵ ئەگرێتەوە. بۆ نمونە ئێستا تۆ ماڵەکانی لای ڕاست، لای چەپت، بەرامبەرت، پشتت، ئەمانە پیانەوترێ دراوسێ. لە هەندێک کاتە لە شوێنێکی غەریبیە سەیرەکەی دراوسەی شار دەورە بینێ. بۆ نمونە تۆ کە ئەڕۆیتە هەولێر لەو کاتاگەر کەسێک خەڵکی سمود بێ یان کەلاری بێ یان گەرمیانی بێ هەر لە خۆت هەستەکەی وەکو دراوسێت وایە، هەست بە ئاشناییەکەکەی کاتێ ئەیبینیت یا کاتێ نزیکتە. لە هەندێک کاتە دراوسێ نیشتمان. بۆ نمونە کاتێ تۆ ئەڕۆیتە دەرەوە لە وڵاتێکی تراژەیە و کاتە کوردێک ببینی یان یەکێکی خەڵکی عێراق ببینی هەر لە خۆت هەست بە ئیسراحەتێکی زۆرەکەی و هەست بە ئاشناییەکەی لەگەڵیانە. کەوابوو دراوسێتی وەکو وتراوە مەرج نییە تەنها ماڵ بێ، دراوسێتی ماڵ بێ. جاری وایە دراوسێتی لە ئاستی ماڵیش گەورەترە. بۆیە ئینسان ئەبێ لەگەڵ ئەو کەسانەی کە پەیوەندی هەیە ئەبێ چاک بێ لەگەڵیانە و حەق و مافەکانی یەکتری بدەن. زۆر عیبە بۆ ئینسانی مسلمان لەگەڵ دراوسێکەیە خراپ بێ، زۆر عیبە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەوەنە جبریل وەسیەتی پێکردم، ئەوەنە وەسیەتی پێکردم بە مافی دراوسێ حتا وا مەزانی لە جیاتی باوکو دایک دراوسێتر میراتی دراوسێکەی ئەبا. هەمووت بەخوا لەوانەیە ئاەتێدا بەزێ باسی ئەوە بکە ئیتر میرات ئەبێ بۆ دراوسێ بێ. ئەوەندە جەختێ کرد لەسەر مافی دراوسێ. مافی دراوسێ لە ئیسلامە زۆر گرانە. بەڵام بەداخەوە ئەمڕۆ هەندێک مسلمانان هەن لەوانەیە هەردوو لاشیان ئەهلی مزگەوت بن، ئەم لوتی کردوتە ئەم لاوە ئەو لوتی کردوتە ئەولاوە. نازانم ناوێنن چی لە چی شوێنێکە جێ ئەبێتەوە ئەوە، لە چی ئاەتێکا و لە چی حەدیثێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەگەر بڵێ دراوسێکەم خراپە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جەخت لەسەر ئەوە کاتەوە کە دراوسێکە چەند خراپ بێت تۆ هەر هەوڵدە باش بە، تۆ حەقەکەی خۆت جێبەجێ بکە، باقیەکەی بەردەستی خوای پەروەردگار. داوای حەق خۆت لە خوا بکە. چی لەسەرتە؟ خوا داوای چی لە تۆ کردووە تۆ ئەوە بکە. مەڵێ مادام ئەو خراپە بێ منیش خراپ بم. ئاخر دەترەوە ئازایەتی نییە. ئەو خراپ بێت تۆ خراپ بی، ئەو باش بێ و تۆ باش بی. ئیترەوە براینە مە پێی ناوترێ چاکە. ئەمە وەک ئەوە وایە کابرایە قەرزت پێ بدات توش قەرزی پێدەی. ئەوە ئیتر بەشی خوای تیان نامێنێت بەڕاستی. هەروەها خۆشەویستەکانم بازنەی چوارەم بریتیە لە لایەنی لاوازی ناو کۆمەڵگا. لە ناو کۆمەڵگا هەندێک خەڵکن لاوازن پێویستیان بە ڕیعایەتێکی زیاترە. بۆ نمونە یەتیم، بێباوکان، بێنازەکان، بۆ نمونە هەژار و پەککەوتوەکان، بۆ نمونە ئەوانەی ڕێبوارون و لە وڵاتی خۆیان دابڕاون بەهۆی کێشەیەکەوە بەهۆی وەزعێکەوە لە وڵاتی خۆی دابڕاوە. ئەمانە زیاتر پێویستە ئێمە چاومان لیان بێ. هەروەها لە زمانی خۆیان کۆیلەش هەبووە، یعنی خزمەتکار هەبووە لە کاتی خۆیان. ئیسلام زۆر جەختی کردوتەوە کە تۆ لەگەڵ کۆیلە و خزمەتکارەکانە چاک بی. ئینسانی مسلمان چاوی لە یەتیمە، چاوی لە پەککەوت و هەژارە، چاوی لە خەڵکە بەزەی پیانە دێتەوە، زۆر بەڕەحمە. کاتێکە یەکێکە بینێ پەکی کەوتووە هەوڵەدا یارمەتی بدا بە قەدەری توانە. کاتی یەکێکە بینێ بێ باوکە نازێک کێشێ بە قەدەری توانە، ئەوەی لە تواناتە هەیە، خوا داوای لەوە زیاتر نەکردووە، ئەوەی لە تواناتە هەیە بیکە. کاتێک یەکێکە بینی بۆ نمونە ئەوانەی کە پاکەوانن ئیشیان پاکردنەوەیە لە شارەوانی ئیشەکەن، ئەوانە بەڕاستی زۆر پێویستە ئێمە بە چاوی بەزەیەوە تەماشایان کەین. ئەبێ هەوڵ بدەین هاوکاریان بین. ماوەیەک من مدیری قوتابخانە بووم، قوتابخانەیەکی ئاینی. جار هەندێک شتمانە کرد، مەبەستمان ئەوە بوو بزانم خەڵک چۆن استجابەی هەیە. بۆ نمونە جاری وا هەبوو بە تەلەبەکان ئەمود سبەینێ بە هەندێک علاقەی ڕەشە کڕین و دەسەکەینە پاکردنەوەی جادەکانی شار. دەستمانە کردە پاکردنەوەی جادە. من خۆم لە پێشیان و ئەوانیش هەمومان بە جامانێ و باینەوە، مەدرسەکەمان مەدرسەی ئاینی بوو، سەر بە ئەوقاف بوو. کە دەستمانە کرد بە پاکردنەوە باوەڕ بکە خەڵک وا هەبووە لە بەردەم مارکێتێکا وەستاوە جگەرەکە بەدەست بەدەمێەوە بووە کە خستێتێ زەوی ئێمە بەبەر چاوە هەڵمان گردووە و خزمانتە ناوینەکە شەرمی نەکردووە. خەڵک هەبووە کاغەزەکەی کردوتۆ لە پسکتەکە یان لە کێکەکە فڕی داوە ئێمە بەبەر چاوە هەڵمان گردووە خزمانتە ناو عەلاکە شەرمی نەکردووە، نەیوتە داوای لێبوردنەکەم. ئەلەو کاتە زانیمان حاڵی ئەوانەی کە لە شارەوانی ئیشەکەن پاکەوانن، یعنی وان حاڵیان چۆنە.
خەڵکی لای ئێمە ڕاستە خۆی بە موسڵمان ئەزانێ براینە بەس عیبمان زۆرە براینە والله ئەوەی کە بەسەرماناتێ هێشتا یعنی لە مەسائب و لە ناڕەحەتی و لە بێبارانی و جاری وا هەیە لە ئەنواع و ئەشکال مەشاکل هێشتا خوا زۆر بەڕەحمە زۆر مستحق لەوە زیاترین ئێمە زۆرمان لەگەڵ خوایە ڕاست ناکەین لەگەڵ خوایە ڕاست ناکەین ئەوەی کە خوا داوامان لێکە جێبەجێی ناکەین ئەوەی خوای تەعالا ئەیەوێت جێبەجێی ناکەین ئیتر بۆیە زۆر شت کە ڕوئەدا لەم ژیانە ئەبێ لۆمەی خۆمان بکەین پێش ئەوەی نەعوذ بالله بڵێن خوایە بۆ وات پێمان کرد ئاستێکی تر براینەیان بازنەیەکی تر بازنەی پێنجەم بازنەی ئەوانن کە مخالفتن لە عەقیدە و بیرروباوەڕە ئەم سەرزەویە خوای تەعالا خەڵقی کردووە تەنها بەس مسلمانی تیان ناژێ بەڵکو خەڵکانی تریشی تیاژێ جگە لە مسلمان ئایا ئاینی پیرۆزی ئیسلام چۆن داوای کردووە ئێمە معاملە لەگەڵ غەیرە دینا بکەین غەیرە دین براینە سێ جۆرن جۆرێکیان ئەجەنگن بەرامبەرمان وەکو چۆن جوولەکە ئێسا وڵاتی ئیسلامیان داگیر کردووە و ئەوانەی لە ئیسرائیلن هەموو جوولەکە نا ئەو جوولەکانەی کە لە ئیسرائیلن زایۆنزمن وڵاتی ئیسلامیان داگیر کردووە و پاشان لێیشە نەکوژن ئەو جۆرە کافرانە کە ئەجەنگن بەرامبەرمان ئێمەش قینمان لێیانە و ئەجەنگین بەرامبەریان و حتا لە توانامانە هەبێ قسوور ناکەین وە جەنگان بەرامبەریان جیهادە هەر کەسێ غەیری ئەوە بڵێ لە ئیسلام تێنەگەیشتووە یان بە کرێگیراوی دژمنانی ئیسلامە ئەوە جۆرێکیان جۆری دووهەمیان کەسانێکن مستەئمنن لە وڵاتی ئیسلامە ئاژێن یعنی ئەمانیان پێدراوە تجارەتەکەن لەگەڵمانە دێن هاتوشۆی وڵاتمانەکەن باڵوێزخانن دێن لە وڵاتی ئەمەیە ئیشی خۆیان جێبەجێەکەن وەکو دەوڵەت و سیاست کۆمپانیان دێن ئیشەکەن لە وڵاتی ئێمەیە و حکومەت ئەمانی پیان داوە ئیشەکەن ئەوانە ئەو حەقی کە حکومەت داوە پیان لە مەجای ئەوەیە تۆش ئەبێ جێبەجێ بکەیت واجبە لەسەر شانت نابێت تەعدایان لێ بکەیت جۆری سێیەم خۆشەویستەکانم پیان ئەوترێ ذمی هاونشتمانی خۆتن لە وڵاتی ئیسلامە ئەژێن وڵاتی ئیسلام وڵاتی ئەوانیشە ئەوان هاونشتمانی خۆمانن ئەو ذمیانە حکومەت معاملەیان لەگەڵا ئەکات وەکو چۆن معاملە لەگەڵ مسلمانان ئاکات و ئێمەش هەر ئاوا معاملەیان لەگەڵا ئاکەین بەس تەنها فەرقەکە ئەوەیە لە سەردەمی خلافەی ئیسلامە ئەوان عەسکەریان نەکردووە خزمەتی سەربازیان نەکردووە کە خزمەتی سەربازیان نەکردووە سەرانەیەکیان داوە بە حکومەتی ئیسلام پیان ئەوترێ ئەهلی ذمە ئەوانە هاونشتمانین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ من ئاذا ذميا فقد ئاذانی هەر کەسێ تەعدا لەو کافرانە بکە کافریشن جون مەسیحین هەر دینێکی تریان هەیە هەر کەسێ تەعدایان ئازاریان بدە ئازاری منی داوە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم بۆیە بەڕێزان ئەبێ ئێمە ئەوە بزانین معاملەمان لەگەڵیانە معاملەی هاونشتمانیە و نابێ بە هیچ شێوەیەک ئازاریان بدەین بازنەی شەشەم چاکەکردنمانە لەگەڵ زیندەوەرەکانی دەوروبەرمانە ئاژەڵ درەخت ینی حەیوان بێ نەبات بێ هەروەها داروبەردیش ئەمە زۆر لەوانەیە عەجایب بێ لەگەڵمانە یعنی ئەوەنە ئیسلام یعنی چاکویستی ئیسلام گەیشتۆتەوە حەدە لەگەڵ ئاژەڵە بەڵێ لەگەڵ ئاژەڵە ئەی ئەو حەدیثەیە کە لە وتاری پێشوا خوێنمانەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جەخت لەسەر ئەوە ناکاتەوە ئەفەرمێک إن الله كتب الإحسان على كل شيء کاتی حیوانی سەرە بڕن کە تۆ ئەتەوێ گۆشتەکەی بخۆی سەریە بڕی ئەفەرمێ چەقۆکە تیشکە و ئازاری مەدە و لەبەر چاوی یەکتریان سەریان مەبڕە ڕۆژێکیان کابرایەک ڕۆژێکیان ئەیتر کابراکە جاری لە هەندێک حەدیثەکانە بە ئافرەت ناوبراوە لە هەندێک حەدیثە بە پیاو داوراوە کابرایەک ئەچێتە سەربیری ئاو بخواتەوە دابەزێتە ناو بیرەکە ئاوە خواتەوە دیارە دۆڵەکە و شت نییە ڕایکێشێ ئاوە خواتەوە دوای ئەوە دێتە سەرەوە تەماشا ئەکات تووتکێک یعنی بەچکەی سەگ دوو لە ڕووی جەنابتان زمان ئەخشێنێتە خۆڵەکەیە و سەیری ئاوی ناو بیرەکە ئەکات زۆر تینوێتی لە تینوێتیە زمان ئەخشێنێتە خۆڵەکەیە لە تینوێتیە زمان ئەخشێنێتە خۆڵەکە تەماشا کە خۆشەویستەکانم ئیتر زۆر بەزەی پیادێتەوە ئەم ئافرەتە طبعا کە وتمان لە هەندێک ئەحادیثە بە ئافرەت ناوبراوە ئەفەرمێ ئافرەتێکی داوێن پیسیش بۆ پێغەمبەر فەرمێ داوێن پیس یعنی کاری فاحیشە بووە زینای کردووە و هەروەها بە هەمان شێوە لە ڕیوایەتەکەی ترە کە باسی پیاوەکە کە فەرمێ پیاوێکی تاوانباری خراپەکار بووە بەڵام ڕەحم و بەزەیی خوا لە دڵیا بووە بەرامبەر بەو تووتکە دا ئەبەزێتە دووبارە بۆ ناو بیرەکە بە پێڵاوەکانی خۆی یا بە خوفەکەی پێی خوف وەکو جگۆرەوی وایە لە پێست دروستەکرا
جاران ئەیان کردە پێ بەوە ئاو ئەهێنێ و ئەیگرێتە دەمەوە ئەهێنێتە سەرەوە و تووتکەکەی پێ ئاوادا تینوێتی ئەو تووتکە ئەشکێنێ پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله علیه وسلم خوای تەعالا سوپاسی کرد و لێی خۆشە بێ و ئەیخاتە بەهەشتەوە سیرکەن خۆشەویستەکانم زۆر گرنگە تۆ بەزەیت بە حەیوانێکە بێتەوە هەروەها بە درەختە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئینسانی مسلمان دائیمەن حەزەکات دنیا سەوز بێ درەخت چونکە درەخت خۆشەویستەکانم ئەگەر درەخت لە هەر وڵاتێکە نەمێنێ ئەوە نەکبەتی و بەدبەختیە ئێمە لەگەڵ درەختە هاوبەشین لەوەی کەوا ئێمە کاتی هەناسە ئەدەین ئۆکسجین هەڵەمژین دووەم ئۆکسیدی کاربۆن ئەدەینەوە بە لە هەناسەکانمانە درەخت عکسی ئێمەیە ئەو غازەی ئێمە ئەیدەینەوە ئەو هەر ئێمەژێ و ئەیکا بە ئۆکسجین و ئەیداتەوە بە ئێمە یعنی لە هەر شوێنێکە درەخت زۆر بێ ئەوە ژینگەی ئەو شوێنە پاکە بۆیە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر جەخت لەسەر ئەواکات چەندین حەدیثمان هەیە تاکید لەسەر ئەواکاتەوە کە ئینسان ئەبێت ژینگە بپارێزێ بە تایبەت لە چاندنی درەخت حتا پێغەمبەر لە حەدیثێکا فەرمێ ئەگەر بینیت قیامەت هەڵسا یعنی خۆر لەم لاوە هەڵهات جمعەیەک خۆر لەم لاوە هەڵهات تۆیش نەمامێکت گرتووەتە دەسەوە ئەتەوێ بیچێنی پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه وسلم مەڵێ ئەوە تازە قیامەتە تازە من نەمامم بۆ ئەوەیە کە ئەم نەمامە سەوز بێ و لە بەرەکەی بخۆم و لە سێبەرەکەیە دانشم وا مەڵێ ئەگەر زانیت قیامەت هات نەمامەکەی خۆت بچێنە تۆ ئەجر و پاداشت دەسەکەوێت لەسەر ئەو چاندنە سیرکەن خۆشەویستەکانم سیرکەن بزانم چەندە ئیسلام تاکید لەسەر چاندنەوەی درەختەکە حتى هەندێک درەختەیە لە شریعەتی پیرۆزی ئیسلامە حرامە هەڵکەندنی هەر حرام کراوە هەڵکەندنی ئەگەر هەڵی بکەنی ئەبێ کەفارەتی بدەی بە گوناه حسابەکرێ شریعەتی پیرۆزی ئیسلام زۆر جەخت دەکاتەوە کەوا ئێمە ژینگە بپارێزین ئاگامان لە ژینگە بێ ئەو ژینگەی کە تایە ئەژین ئێمەی مرۆڤ بۆ ئەوە دروست کراوە مرۆڤەکان تایە بژێن تەنها بۆ من و تۆ نییە ئێمە ئیسفادەی لێ بکەین و پاشان ئەوەی بمانەوە پێی بکەین بۆ نمونە من کاتێک سیارەیەک ئەبینم دووکەڵێکی زۆرەکە سیارەیەک پیکابێک ئەبینم دووکەڵێ زۆرەکە ئەڵێم تۆ بڵێ ئەمە موسڵمان بێ تۆ بڵێ ئەمە موسڵمان بێ ئەوەنە دووکەڵ لە ئەکسۆزەکەی دوای سیارەکەیەوە دەرەچێ زۆر احتیاجی کابرا لەوانەیە خۆشی بە موسڵمان بزانێت لەوانەیە بێ بۆ مزگەوت و پێنج فەرزێک لە مزگەوتا بکە ژینگەش لەو لاوەتێکەدا بیری لێ بکەرەوە ئینسانی موسڵمانە بێ ئاوە بە ژینگە بکە بۆیە ئینسانی موسڵمان محسینە بەرامبەر بە هەموو شتێ ئەم بوونەوەرە خوای تەعالا دروستی کردو بۆ ئێمە تایە بژین نەک بەس بۆ من بۆ هەموو مرۆڤایەتی نەک بۆ ئەم جیلەی کە ئێستا لەسەر زەویان بەڵکو بۆ چەند جیلی تریش لەوانەیە لە دوای خۆمان بژێ لەسەر ئەم زەویە ئەبێ ئێمە مڕاعاتیوان کە حتا لە نەوت دەرکردنیشە یعنی ئەم مەسئلە زۆر گرنگە بێ ئاگامان لێی بێ ئێمە حتا ئەو نەوتەش لە ژێر زەوی دەرەکرێ ئەبێ ئەو بەشی خۆمانی لێ دەرکەین بەشی ئەم نەوەیە حسابی نەوەکانی داهاتوش بکەین بەڵام ئێمە لای خۆمان حکومەتەکانی خۆمان بەس دەرێکەن و گیرفانی خۆیانی پێپڕەکەن و ماڵ و مناڵی خۆیانی پێ گەوراکەن بەسەر خەڵکە بەداخەوە بەڵام حاکمێک ئەگەر مسلمان بێ ئەگەر باوەڕی بە قورئان و سنەتی پێغەمبەری بێ صلی الله علیه وسلم بێ حساب بۆ نەوەکانی داهاتوو بکە حساب بۆ بکە نەوەکانی داهاتوو فەقیر نەبن داواکارم خۆی پەروەردگار بخاتن ناوجوانەکانی خۆ ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نووری ئیمان بخاتە دڵەکانمانەوە دامەزرامان کە لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی لەوانەمان بگێڕی کە چاکویست ئەبین لە هەموو بازنەکانە بەرامبەر بە خۆمان چاکویست ئەبین بەرامبەر بە دایک و باوک بەرامبەر بە خزم و کەس و کار بەرامبەر بە هەموو موسڵمانان بەرامبەر بە ئەو کافرانەی لە وڵاتمانە ئەژێن بەرامبەر بە دار و درەخت بەرامبەر بە ئاژەڵەکان یا ڕەبی خوایە لەو کەسانە بین کە تۆ لێمان ڕازی ئەبی یا ڕەبی لەوانە نەبین کە تۆ لێمان تووڕە ئەبی یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی ماڵ و مناڵمان ساڵح بکەی ڕەحم بە مردوەکانمان بکەی ڕەحم بە دایک و باوکمان بکەی ڕەحم بە برا و خوشکمان بکەی یا ڕەبی خوایە بخاتن ناوەجوانەکانی خۆت وڵاتی ئێمە و هەموو وڵاتانی ئیسلام بپارێزی یا ڕەبی خوایە سەرکەوتن بە موسڵمانانی غەزە بدەی بەرامبەر بە جوولەکە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە ئارامیان پێ ببەخشی